کورەوتی مامۆستا والله بە لەچکە دێتە ناو سیارەکە و لەچکەکەی فڕادا کچەکەت فێ ئەکەنێ بە سەعات قسە لەگە خەڵکاکە نازانی چێیە. کورە برای بەڕێزم پەت کورە فریای کچەکەت کەوە، فریای مناڵەکانت کەوە، فریای ژنەکەت کەوە، بۆ خاتری خوا قیامەت هەیە. نارن تەلەظە قیامەتێکە واللهی ئینسان لە دوورۆ بەس سەیری دۆزەخەکە دەموچاوی دێتە خوارەوە. پێغەمبەری ئەکرەم عليه الصلاة والسلام ئەفەرمێ ثلاثة قد حرم الله عليهم الجنة، سێ صنف هەن خوای گەورە بەهەشتی لەسەریان حرام کردووە. یەکێ لەو صنفانەی کۆتاییمان پێویستە والديوث الذي يقر في أهله الخبث أعاذني الله وإياكم من هذا الداء القاتل. خواب من بارزي لم نكبتيه أفرمي دور للروي جنابتان برجيني قائم به للروي مسلمانان وإيمان داران. أفرمي ديوث معناه كي لكردية هر زور خطر بيم عيب لسر من برباسيكم. ديوث أو كسية كلا كردواريا بيي ألين جوات كخراب كاري لجنو من الله كي أبيني وناتواني تشاكيبك. طبعا ليرة بيسيك بمعنى زناية بلام علماء فرمون مقابلات زنايش شو ندروي ناريك جلو برجي ناريك خو موبايلي ناريك تيك توك وفيسبوك وإنستغرام دانا وبكيفي خوي لقل شي هاوريا لقل شي قصعكا لقل شي أتيبو السفرة بڕوات ئەم بێ زۆر کچ لەو کچانەی ئێمە لەم چەمچەماڵە ڕۆیشتون بۆ سەفرە و سیاحەت بەم دوو چاوەی خۆم بینیومە لە ماڵا دەرچووە بەڕێک و پێکی لە ناو کۆستەرەکە برایەکەی ڕۆژە پرسیاری لێم کردوتی مامۆستا وەڵڵاهی ئەمێ واز لەو عیشە بێنم وەڵڵاهی هەست بە ناپیاوی خۆم ئەکەمەوە عیشەکەم وتم بۆ برام تۆ تەلەبە ئەگوازیتەوە گەرێ چ تاوانێکتە بێ کورەوتی مامۆستا وەڵڵاه بە لەچکەوە دێتە ناو سیارەکە و لەچکەکەی فڕادا ئەڵێنیش ئەبێ گۆرانیمان بۆ لێدەی کە ئەیان بم بۆ سەفرە لە بین ئێرە بۆ سلێمانیە بێ گۆرانی لێ بدەم بۆیان ئێمە کەی ئیشە وەڵڵاهی منەم ئیشە بە من ناکرێ وەرە زەلامیە گەنجێ ئەمە بیر و ڕای بێ بەرامبەر ئەو ئیش و کەسابەتە کە بۆ ئەوانێکە نەتان بینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نەتان بینی لە کەناڵەکان کە کەناڵی دەمڕاستی حکوومەت خۆی باسیەکە سایق کچ پشتی ئەشێلێ کورە برای بەڕێزم پەت کورە فریای کچەکەت کەوە فریای مناڵەکانت کەوە فریای ژنەکەت کەوە بۆ خاتری خوا قیامەت هەیە بۆ خاتری خوا بەبەزە یەکمان بە خۆمان نابێتەوە کاکە وەڵڵاهی من ئەگەر لە ماڵ خۆمان ئوقسم بالله تبارك وتعالى ئەگەر ئیسەر ڕۆیشتمەوە بۆ ماڵ ژنەکەم بە قسەم نەکات دەسەڵاتم نەبێت سەیارەکە و خانووەکە و مناڵەکانیشی ئەدەمی ئەڵێم کاکە گیان حەی عەلە السەلا ئەم ژنەی من بە کەڵک نایە نامەوێ بۆ دنیا و بۆ قیامەت کاکە خەڵکەیەک لەی لە من کا دوای ئەوە ئەخە ئێمە هەتا کەی لەگە ماڵ و مناڵی خۆمانە درۆ بکەین دوو ڕۆژی تر بەبەرچاومانەوە یان خەنە جەهەنەمەوە دوو ڕۆژی تر خۆشمانە خەنە جەهەنەمەوە لەگەڵیانە قیامەت هەیە عەزیزەکانم ئەو قیامەتە نارن تەلەظە قیامەتێکە وەڵڵاهی ئینسان لە دوورۆ بەس سەیری دۆزەخەکە دەموچاوی دێتە خوارەوە خۆ ئەشیبی نییە لەو ڕۆژەیە عەزیزەکەم با بە خۆمانە بچینەوە با هەوڵ دەین کاتێکە توانای ژنەکەمان نەما بڵێن کاکە گیان کوڕت گەورە بۆ کچت گەورە بۆ حیسابم بۆ ناکەی داوە خۆ حافیزە ڕۆم بۆ خۆم لە پەنایەکە خۆ چەند ساڵە گشتان بە دوای تەقاوتیان 300,000ەکە خۆ هەر بەشتەکە بەشتی نەکرد بڕۆ بیدەوەرە لە مزگەوت تکێنان هەرە بێ بیخۆی بۆیە عەزیزەکانم قیامەت هەیە نابێ کاتێ ناڕێکی ئەبینی کچەکەت فێ ئەکەنێ بە سەعات قسە لەگە خەڵکاکە نازانی چێیە چۆن شتی وا ئەبێ من خۆم ئەگەر ئاوا بەرامبەر بکری ئاوا ئەکەم عەزیزەکانم بۆیە ئەبێ بە خۆمانە بچینەوە نابێشتی خراپ لە ماڵ و مناڵمانە ببینین و بێدەنگ بین علەما ئەفەرمون زینا و مقەبیلاتی زینا زینا بەچی دەست پێکا کەستان بینیوە لەسەر جادە بڕواژنێ بگرێ و بکەوێتە کۆڵیا و بە زۆر بیبە بەخوای کەس ناتوانێت ئیلا ئەبێ پێشەکی دەرچوونی بەڕەڵایی هەبێ جلوبەرجی ناشەرعی هەبێ مۆبایل و فەیسبوک و ئینستاگرام و مەسنجەر و کورە هەزاران شت پەیا بووە زەلامی وای شێ پۆز لێ داڵێ مامۆستا بە فەزلی خوا جا من بە حکمی ئەوەی کە بانخوازم ئەگە لێرە قسەکان بکەم زۆر ناتوانم هەمووتان بشکێنمەوە لە مەجلسا جا وام لێ دێ مەگەر ناو کۆڵانەکانە چەکێ بگرمە دەستم بۆ چواردە خۆم ئاسەی خۆم بکەم ئەڵێ مامۆستا بەخوا نایڵم ئەنتەرنێت لە ماڵم هەبێ قوڕ بەسەرت بە 1000 دیناری کاتەوە کاتێکە هاتیتەوە ڕێک خەتەکە دائەخاو هەر کەس نازانێت فەکەئەنەما نەبای هاتە نەبارە وا نەزانی فەیسبووکەکەی هەر بەلاشە ماوەیەتر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی تریش دەکرێتە بەلاش و ئەمامۆستا وەڵا من بەخوا قەت 30,000 من بیڵم ئەو شەیتانە بێتە ماڵما کورە ئەو مۆبایلە شەیتانە هەموو شتێکی تایە هەموو شتێکی تایە خەتەکە فری ئەیکاتەوە وا نەزانی داماو هەجان جارێ وەکو لژنەی تەفتیش چۆن ئەڵێن دایانە سەر فڵانە ماڵا و ئەروەڵا تیمەکە هات مەطعەمە خراپەکەیان گرت بکەرە دەستیا بڵێ وەرە بزە ئەمە چیتی هەیە
ئەو کاتە تۆ ئەتوانی قەویومیەت دەبێ بەسەر کچ و کوڕەکەتە.